سلاوین گرم و هیوین دمن خوش جمن داخل شامو جوارا دیارینا گلی تماشاوانین دم لهفگاندنا کردان کورد کنکشن. ابوي هيفيه كو ام كردان بجهين نائكو سرحاتي وبويرن لجهان دقامن بيك بهورين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت جلول بابت ما ايرو جوارا آماده کرین بواجویا آشتی لی ترکیا و هیوی جبو چارا سریا فرسا کردان ناوروکی پانیلا کی بو لناوندک هزری لیره لواشنطن. آبوری عراقی روشا سیاسی و میدیای پشتی 10 سالین داگیر کرنه چاوانا. پرزگری کن جنان ده جواکن کمانین اولیدا لهرما کردستان عراقی ناوروکی هفپیوین کامایا. رکابریا سوری نوێنەراتیا وڵاتی دیکە دێکۆمکارە عەرەباندا و جوداهیên تیرەیی و نژادی لە لوبنانی وڵاتên عەرەبی ji ئەنجامê şerê Sûrî beref çi arasteyê diçin û nifşê nuhyê YouTubeê çawa hizir dike. Silavên dubare gelî temaşevanên li hevgandina Kurdan lê dengê Amerîka ji Washington. Piştî pitir ji 40 salên şerên xwînî و کشتنا دهان هزار کسان ریبری زندان کریه PKK عبدالله اوجلان جارکا دی پیامی آشتیه دا لروجا نوروزی وی جه چکدارین PKK خواست چکی خودینن و جه اردی ترکیه درکون. اوه بخوا شرط که سرک وزیر ترکیه رجب طیب اردوغان بو. هلبت هر کس باور دیکتن که اوه قناغک دیروکیه و نها لسر حکمت و پارلمان ترکیه دمینه اگر راست دوین مافن کردان بدنی. لبنیادی بروکینگز لیره لواشنطن جمارکا تایبەتمەندین تورکیا هەفبیر بوون کو قۆناغەکە نۆ لە تورکیا دەست پێکریا و divê هەڕە سەری. شارەزایان لبنیادی بروکینگز لە واشنطن داخفتن هەفبیر بوون کو ئەڤە قۆناغێک دیرۆکیە ji تورکیا ڕە. لێ divê حکومەتا تورکیا وێنا ji dest nedet bi rêkeftineka erzan çûku niha PKK bala dest û bihêza. The PKK is actually in a very strong position. PKK gelek bihêze ji royê leşkerî ve wê baş xwe qayîm kiriye ji royê aborî ve xelkên nû gihandiye xwe û rewşa Sûrî ew pitir bihêz kirine çunke ew deverên xwe bi rêve dibin û diparêzin. Well equipped, there's no problem getting new recruits. خانم ئەلیسا مارکۆس ڕۆژنەمەوان و چەندین ساڵە راپۆرت نویسینە درۆژنامەین جیهانیدا لەسەر ڕەوشە تورکیا و PKK وێ کتێبێک جی وەشاندیە بناوێ خوین و باوەری PKK و شەڕی کوردان ji bo serxwebûnê. Wê got Erdogan dê bikefte giriftan eger bi sivikî berê xwe bide vî proseyê wî dest pêkirî û tiviya nîvnîve jî nehêlitin. Dr. Ganol Tol bi rêvebera navenda vekolînên Tirkiye di binyadê rojhilata navîn de baweriya xanim Elîsa temam diketin ku Kurd bi taybet digel aloziyên Sûriya hizir dikin ka çima wê ji ber danana bidin çûku eger li demê vekirina hember Kurdan ya sala 2009 hemû herêm dosta Tirkiya bû êdî ew nema. یا کو قریزا سوری پیدا کر او بو بزاوا سیاسیا کردان قیم کر لحرمه لوما او دی کمتر آماده بن جبو بردانانا بکن لوی دمی بهار عربان کار تولی هفکرن لی کردین سوریای بهیس کرنو کومالا سر بپککی و یا بناوه پیده بالا دست کر. به باوریا خانم ئەلیسا مارکۆس د قازانجا سەرک وەزیر ئەردۆگان دەیە دانوستاندنان دەگەڵ عەبدوڵە ئۆجلان بکەتن چونکو ئەو di زیندانê de û vederkiriye lê divê zêde neçitin çunku hêşta gotina Ocalan tê bihîstin û dikare fermana bidetin eger çî bi baweriya wê ji Kurdan re gelek baştir bû eger rêberên BDP Partiya Aştî û Demokrasiyetî û koma civakên Kurdistanê KCK bibin layenê Kurdî ji bo danûstandinên aştiyê. هرچا بتن شارزایان li binyadê Brookings ew jî diyar kir ku niha Erdogan pêtivî bi van danûstandinان û agirbestê heye. Dr. Ömer Taş Pînar şareza li binyadê Brookings û profesorê siyaseta parastina niştimanî li Kolîja Amerîkiya Şerî باور diketin ku Erdogan pêtivî bi Kurdan heye ji bo cêbicêkirina nexşeyê xwe. تکتیکا وی از باور دکم او تی ده جیره او دستو دارکی پیدا دکه دکاره رهین پرزگریکی دست نشان بکه او ره دموکراتیک کرنا پیترا و ترکیه او بکاره به بحث فدرالیه بکه
نمرکزیت و رفورمین دستوری و او دزانه حتی شر و کشتن و خوین رشتن بردوام به او چه سرکتنین سیاسی به دست و ناینه و قد جوی نای وان بحث بکه اگر تندو تجیا پککی هبه. دکتر عمر تاشبینار گوت جی هم بر وینا دوید اردوغان بزانتن حتا او نقشه خواه بو سیستم سروکاتیا لترکیا سال 2014 درباز بکتن وی پی تی وی بکردان هیا و دوید او بزانتن کو ایدی کرد به مافین کلتوری و زمان قایل نابن نها نفشه کردان لمیدانیا آستی داخوازین وان گلک بلنترا. بله تماشاوان دلال 10 سالان پشتی امریکا عراق داگیر کری و رژیم صدام حسین روخاندی عراقی دبیجن دموکراتیا وان یاساوا به گلک پرزگریکان آلوز بویا و پاش روژا ولاتی وانجی نخویایا و لدمکو آبوری عراقی گشده که گلک عراقی دبیجن وان قازان جینه کریا. تا ئێستا عێراق چوار هەڵبژاردننی کردووە دوانیان بۆ پەرلەمان و دوانیشان هەڵبژاردننی پارێزگاکان بوون هەروەها ڕفراندۆمێکیش لەوە تای 10 ساڵ لەمەوە بەرەوە کە شەڕی عێراق بە سەرکردایەتی ئەمریکا بووە مایی هێنانە ئارای فرەلایەنی لە عێراقدا. وهاش بڕیارە لە مانجی ئایندەدا هەڵبژاردنێکی تری ئەنجومەنەکانی پارێزگاکان بکرێت و لە ساڵی داهاتووشدا هەڵبژاردننی پەرلەمان. لە نێوەندی توندوتیژی ئاینزایەکانی نێوان شیع و سونەکاندا لە دوو پارێزگای عێراقدا هەڵبژاردن بۆ ماوەی 6 مانگ دواخراوە بەهۆی وەک دەگوترێت جێرەشێوێنی سونەکانەوە لەو پارێزگایانەدا کە هەست بە لە پراوێزنان دەکەن. شیکەرەوە دەڵێن هێشتاش پشێویەکان هەڕەشە و مەترسین بۆ سەر سەقامگیری وڵاتەکە. ڕەوشە سیاسەکە و لایەنە ئاینزیەکان تواناییان هەیە خەڵک ڕابکێشنە ناو قەیرانەکانەوە. خەڵک پشو درێژن و ئاشتیان دەبێت، بەڵام ئەگەر قەیرانەکە خراپتر بوو ئەوە دەچنە پاڵایەک تا خۆیان بپارێزن. هەندێک لە عێراقیەکان بێزار بوون و ڕەخنەشیان لە دیموکراسی وڵاتەکە هەیە، دەڵێن شەڕ دیکتاتۆرێکی لادا بەڵام ژمارەیە دیکتاتۆری بە دوای خۆیدا هێنا. ژیان ئەزمونەوە لە سەروەختی سەدامیشدا ژیاوم، ئەو سەروەختە باشتر بوو. دیکتاتۆری باشترین ڕێگەیە بۆ هاتنی ئارای ئاشتی و یەکپارچەی وڵاتەکە و یەکگرتووی خەڵکەکەشی. عێراقیش هەند دەڵێن دیموکراسی شێوازی زۆرە و کێشەکە لەوەدایە ڕێبەرانی عێراق هەمان فەرهەنگی پارتی بەعسی سەدام حوسێنیان هەیە. پێویستە شێوازێکی دیموکراسی بەخۆیان هەبێت. ڕێبەرانی عێراق ناتوان دیموکراسی لە عێراقدا بێنە ئاراوە، چونکە هەمان بیرکردنەوەی تۆتالیتاری پێشویان هەیە وەک ئیسلامیەکان کە هەمان شتن لەگەڵ بەعزدا. پێناچێت ڕەوشی ئابووری عێراقیش بەو شێوەیە چاوەڕوان دەکرا ڕوو لە باشی بێ. ساڵانە ئابووری عێراق بە ڕێژەی لە سەدا 9 گەشە دەکا. کەرەستە و کەلوپەلەکانی ناو بازاڕە نوێیەکان ئاماژەن بە باشی و پەرسەندنی ڕەوشی ئابووری کڕیارەکان، بەڵام وێنەکە جودایە بۆ زۆرێک لە عێراقیەکان کە هێشتا لە هەوڵ و ململانێدان بۆ دابینکردنی بژێوی ژیانیان. لە دەستوردا یەکە عێراق وڵاتێکی بازاری سەرمایەداریە لە ڕوانگەی ئابووری بازاڕەوە. ئەگەر کۆمپانیای زۆرتر پێک بهێنرێت هاوشانی کەرتی گشتی ئەوە کەرتی تایبەتی ناوی. زۆرێک لە عێراقیەکان گلە و گازەندەیان هەیە لەوەی حکوومەت نەیتوانیوە ڕێگەوبانەکان نۆژەم بکاتەوە و هەروەها نەشیتوانیوە دامەزراوە بنچینەیەکانی وەک کەرگەکانی وزەی ئەلکتریکیان ئاوی خواردنەوە دروست بکە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لێکۆڵینەوە لەو گەندەڵیانە دەکات لە بەرنامەی ئاوەدانکردنەوەی عێراقدا هەبوون، واتە ئەو بەرنامە و پلانەی ئەمریکا دارایی بۆ دابین دەکرد. بەڕاستی عێراقیەکان پێویستیان بەرەناوبردننی گەندەڵیە، ئەمەشیانی نۆژەنکردنەوەی سیستەمی بەرپرسیارەتی حکوومەت. ئێستاش پرۆژەی بوجەکەیان کەمون کۆڕی تێدایە، ئەمەشیانی ڕێگەرە لەوەی بزانرێت بە ملیارد دۆلاری ئەو بۆجەیە چۆن خەش دەکرێت. جا ئازیزانم بەڕێزبوون ئاماژەش بەوە دەکات لەسەر جەم ئەو 6 ملیارد دۆلاری کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تەرخانی کردبوو بۆ ئاوەدانکردنەوەی عێراق بڕی 8 ملیارد دۆلاری دیار نەماوە. ئەمە بێلەوەی گەورە کاربەدەستێکی دژە گەندەڵی لە عێراقدا باس لەوە دەکات کە هەموو هەفتەیەک لە عێراقەوە بڕی 800 ملیۆن دۆلار بەڕێی نایاسایی دەنێرێ بۆ بانکەکانی وڵاتانی جیهان. هەر بۆیەشە راپۆرتە نێونەتەوەییەکان وا باسی دەکەن کە عێراق گەندەڵترین وڵاتە لە جیهاندا. دەخیل سپاس بەڵێن تو دزانی میدیاکارژی لە عێراقی گازندا ژەعالیین دەسەڵاتدار دکن و چالاکوانین واری میدیای دەبێژن ڕۆژنامەوان لە عێراقی پتر و پتر ئاستەنگا دێکارێ خۆدا دەبینن و دەگەڵ کو تەنگافکردنا ڕۆژنامەوانە لە عێراقی ڕاستیە لێ هەنێک دەستگەهێن ڕاگەهاندنی خەباتێ دکن دەڕێکە ئازادی و ڕاگەهاندنا سەربخوا و بابەتیانەدا.
أيضا وأن لم تتمثل هذه المطالب مرتضى محەممەد لە ئستودیۆی ئەلبەغدادیە راپۆر دەکات چلون ڕۆژنامەوانان پێشیان لێ گیراوە لەسەر جەژنی کۆلتوری شاری بەغدا راپۆر ئامادە بکەن. ئەلبەغداد زۆر تیشک دەخاتە سەر سیاست وەک هەڵبژاردننی خۆزیێ و گەندەڵی. محەممەد حانون کەریم بەڕێوەبەری تەلەڤیزیۆن دەڵێت لە ئاکامدا لە ماوەی 3 ساڵان ئێزگەکەیان دوو جاران لێداخستون. گەلێک لە کارماندەکانمان لەلایەن هێزەکانی ئاسایشە و گیراون و تەنگیان پێ هەڵچنراوە. جاری وایە کە شتێکی وەک تەقینەوە ڕوودەدات لێمان ناگەڕن راپۆرتی لەسەر ئامادە بکەین. بەڵام جاری واش هەیە ڕێگە دەدەن چونکە مەسەلەکە بۆ ئەوان گرنگ نییە. زیادەل ئەجیلی سەرۆکی چاودێری ئازادیەکانی ڕۆژنامەوانیە و دەڵێت ئێستا ڕۆژنامە نووسان بۆ ئەوەی تەنانەت ڕووداوەکانی ئاسایی راپۆرت بکەن دەبێت گەلێک بەرگەی ڕێگەی پێدانیان پێ بدەن. واعتقد انه التقرير السنه ئێمە هەر ساڵی راپۆرتێک لەسەر ئازادی میدیا ئامادە دەکەین. ئەوەی ئەم ساڵ خراپترینی یانە. حکومەت بڕیاری لێداوە کە کوشار بخاتە سەر ڕۆژنامەوانان و پێشمان لێ بگرن بە ئازادانە کار نەکەین بە تایبەت ڕۆژنامەوانانی بیانی. ڕۆژنامەوانان ڕوبەڕووی هەرسپێهێنانی هێزەکانی ئاسایش دەبنەوە هەروەک لەو ڤیددیۆیە دەبینن پامنێریی عێراقی لە کاتێکدا لێ دەدەن خۆشی فیلمەکەی هەڵگرتوێتەوە و بەردەوام دەژڵێت ڕۆژنامەوان بووە. چەلەکان دەڵێن لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا زیاتر لە 140 ڕۆژنامەوان لە عێراقێدا کوژراون کە لە جیهاندا یەکێک لە زۆرترین ژمارەیە. دیبراس ئەل مەعموری ئەنجومەنی ڕۆژنامەوانانی ژنانی عێراقی دامەزراند و دەڵێت پەیامنێرانیان ڕوبەڕووی ئاستەنجی زیاتر لەلایەن هێزەکانی ئاسایش و هاوکاران. مشكلة المجتمع العراقي أو المجتمع الشرقي عێراقدا ئەوان بە شتێکی سووک چاو لە ژنان دەکەن حتى ئەوەی وەک مرۆڤێک ئەوان هەراسیان بەو ژنان هەڵێنەوە ئەوان لە هەوڵدان پێشی ئەو ژنانە بگرن ئەوان وا بیر دەکەنەوە کە ژن تەنیا بۆ کاری ماڵەیە و هیچی تر. کەریم لە تەلەڤیزیۆنی بەغدادیەدا دەڵێت راپۆرتکردنی بێلایەن بەهۆی ڕۆژنامەوانانی عێراقی بەدەگمەنە. نزیکەی 90% ڕۆژنامەوانانی عێراق دوای هەندێک بیری ئایدیۆلۆژی و سیاسی یان تایفی دەکەون. هەندێکیان بێلایەنانە کار دەکەن و ئەوانش ئەو کەسانن کە لەلایەن حکومەتەوە گرفتیان بۆ دەبێت. چالاکانی میدیا دەڵێن قانون پێویستن بۆ ئەوەی ڕێگا بە ڕۆژنامەوانان بدرێت بە ئازادی لە عێراقدا کار بکەن و پارێزگاریان لێ بکرێت. وەکە گەلک وڵات و دەڤەرین دیێن جیهانێ لە هەرێما کوردستانە عێراقێژی کێمتر یان پتر چالاکڤانên jin gazında newek heviyê dikin û belkû çendîn rengên tundûtîjiyan jî li dijî wan têne tomarkirin. Gelo kêşeyên jina di civakên kêmaniyên olî de li herêma Kurdistanê çi ne? Me ev pisyar arasteyî berpirsa encûmena bilinda karûbarên jinan ya hikûmeta herêma Kurdistana Iraqê xanim Florîn Gorkîz kir. لە دەمێ سەردانەکاوێ بۆ دەنگی ئەمریکا خانم فلۆرین بخوا مەسیحیە. بە حقیقت ژنانی یان ئەفرەتانی ئاینەکانی تر وەکو کوردەکانی خۆمان وەکو ئاینی بابلین ئیسلامی خۆمان بە نەفسی بەبێ جیاوازیە واتە قانون هەر قانونە بۆ وانش تطبیقە بێ. بەڵام قانونەکە قانونی بەڵێ قانونی ئەحوالی شخصی هەیە زۆربەی کە منە ئاینەکان قانونیان نییە تایبێت بە خۆیان. بەڵێ قانونێک هەیە کە پێی دەڵێن مەواد مەدەنیە ئەمەش زۆر مەشاکل و بابلێن گرفتی تایە کە خاصن لە ماحاکم و لە محکەمەکان چکە مەسەلە وەکو مەسیحەکان دەبێت محکەمە هەبێ لە بەغاوەیە ئەم محکەمە زۆربەی کات مەسەلە دانیشتوانی هەرێمی کوردستان ناتوانن بچنە بەغا بۆ ئەوەی ئەم کتابێکە یان شتێکە لە محکەمەی کەنەسی بێن. بەس ئشکالەکە چۆنە هەتاکو ئێستا مادەی 17 و 18 هەیە لە قانونی ئەحوالی شخصی کە ئشکالەکە لەوەیە بۆ ئاینەکانی تر بریابان ئەم دوو مادەیە تعدیل بکرێ بۆ تعدیل ناکرێ تاکو ئێستا تعدیل نەکراوە لە دوای هەموارکردنی بابلین لە دوای هەموارکردنی آخر هەموارکردنی بۆ یاسایی ئەحوالی شخصی لە 2008ەوە کراوە تاکو ئێستا ینی هەر ئەم دوو مادە وەکو خۆی ماوەتەوە. باش دەتوانی پێم بڵێ کێشەی ژنانی مەسیحی لە چێندردا لە هەرێمی کوردستان؟ کێشەکانیان وەکو هەر کێشەیەکی ژنێکی کوردستانی بابلین کورد لە کوردستانەوە نفسی کێشەیە لە هەموو شوێنەکانەوە بابلین زەحمەت ئیشی بۆ ئەبێت زەحمەت پۆست بۆ وەرەگرێت چونکە ئەم کێشە لە بۆ کێشەی هەموو خانمێکی کوردستانیە زۆر ڕێژێکی زۆر کەممان هەیە لە بابلین لە جێگەی بڕیارەوە ئافرەت زۆر کێشەی هەیە و زۆر گرفتی هەیە هەتاکو مافەکانی خۆی وەرەگری.
لكومبونا بلندا كومكار عربان لقطري ركابريا سوري جهة حكومة أسد قرد ورجدي لأمريكا جيكر هاتا سيستمي موشكين باتريوت جبو باراستنا دفرين لجير دستي هيزين ركابري جي بكاربينن معزغتي بيفا سوريا د كومبونا بلندا كومكاري دا خوند وي دا خواست كر امريكا رولك مهزنتر ببينه و آليكاريا داوي آنينا شر دو سالي لسوريا بك الخطيب سباسيا تفاهيا حكومة الجيهاني كر لوي قد رولا امريكا قلكي مهزنترج آليكاريان درافي وي رجدي لحكومة امريكا كر سيستما باتريوت بكاربينه جبو باراستنا وان دفرين لجير دستي ركابريه ویگوت ام البندا بریاره که ناتونه جیان خلکی مب پارێزە نەشەڕەکی بکە ji sala 2011 were endamtiya Sûriye di komkara Ereban de hatiye ragirtin û piraniya welatên Ereb li dijî rejîma Esedin û daxwaza ladana wî dikin. بێگومان ڕەوشا سووری کاریگەریە ڕاستەوخوا لەسەر هەرێمی ژی هەیە دەست ji karkêşana Serokwezîrê Lubnanê li heftiya aborî girjiyên siyasiyên dirêjdem di nêvbera aliyên siyasî yên hikûmeta firenijad û firetîre de xuya kirin û berçav kirin û ji encamê şerrê Sûriyê xeter û tirsa şerrên nijadî û tireyî li stranserî herêmê jî berçav dibe. دو سالن شر سوری گرجی دناف تیرین هفسون راوی لبنان دا زیده درکرن. لی باجار طرابلس باکور پشتوان سروک سوری علوی بشار الاسد شرن بخوین دیگل پشتوان سرحلدارین سنی دکن. شر داوی پشتی دست جکار کشان سرک وزیر لبنان بو که گلک حولدان حکومت هفبند حزب الله اسد پشتوانی لدکت و سیاستوان سنی پیگ و پیلد. نجیب میقاتی دست جه کارکشان خدا اجبر کشین نافخو لی هشداری داج آگره هرمه کپیت نوی دیگه هن لبنانه سرشت وی شره تیره لسوریا خامون راحتی پیدا کریه جه پال چکرنا ولاتی لسر بنماین تیره I can see in front of me some possibility of splitting Syria. از لپیش خو احتمال پرچبونا سوریه دبینم ولاتکی علویان لروجاوا کو لاتقیه پایتختا ویبه ولاتکی کردان لباکور و یمایی جبو سنیان دروز و بیکاتین دن. The Kurds. And then the rest of Syria for the rest of the Sunnis, Druze and everybody else. لدمکی هناك لاین به سناریوی هری خراب دورتخن لجيك بلاوبونا هيزن ركبين سوري لسر بنماين تيرائي باندور دكن سر لبنان جي بتايبت إيران پشتوان الرژیم اسد و حزب الله لبنان دکت نه بس اوه بلکو ایران ولاتین دین کندا و فارسی جی پال ددت بکون و آلوزیه. and the Saudis both share. قطري وسعودي خمك هفتشك هيا همباري شيانا إيراني وأز باور دكم أو كاري دكن بو برسنجرتنا إيراني وباندورا شيعيان. Is a spreading tide of Iranian and sort of Shia influence. لهنا كنديد بيجن كوب حزبنا إسلامي سني ربرن إيراني نشار كرنا رنجك دي مايتي كرنا بياني بدن بيشخوا. بباوريا من يك جتشتين أو تدقهن أو روجافا دفي بوها عربان رژیم سنی درست بکن لدجی ایرانی. لدم گمان زده دبن اوکا شارازات پیش بیندکن سوریا و ببه میدان شرن هیزن بیانی به انجندن بیانی لبنان فرنجات و تیره بزار بدکه خودی روی شری بکه. فخریا دوسکی دنگ امریکا. گلو کسای روزانه ویدیوان لسر یوتیوب نبینه بلکو گلک جمع هست به گوهرنتنا جی دکن چونکو یوتیوب ایدی نبس جبو وشانا ویدیوین مالینا ین زاروکان ین لگیان برین دی ین ناف مالی بلکو لوان داویان و استودیوین گلک پیشکتی ین برهم اینانی لندنی نیویورک لاس آنجلس و توکیو دانینا ما بس جی اوا برهمین به یوتیوب تین نشاندان زیده پیشکتی بن لدمیکو انترنت با جدری هر مزون و سرکیه دم براندنی لسرانسری جهانی جستودیا لوس آنجلس ما افراپورتها Roll sound please. Rolling and action. ڕۆژێکی سەخت بوو لە وێنەگرتن بۆ بەرنامەی ڤیدیۆ گێم های سکول بەرنمەیەکی کە لە سەرانسەری جیهانەوە بینەری هەیە بەڵام ئەم بەرنمەیە تەنها لەسەر ئینتەرنێت بڵاو دەکرێتەوە. ئەمە زەنجیرەیەکی سەر ئینتەرنێتە کە بودجەیەکی باشیشی بۆ تەرخان کراوە. Quality wise
جیمی وانگ یەکێکە لەو کەسانی کە بابەت دەخاتە سەر یوتیوب و خۆشی ئەکتەری نواندنەکەیە. بودجەی وەرزی دووەمی ئەو زنجیرەیە زیاتر لە 800,000 دۆلارە کە بە ڕێگای ئینتەرنێت لەلایەن بەخشێنرانەوە دراوە. زیاتر لە 3 میلیۆن بینەری هەیە لەسەر یوتیوب، بۆیە ئەمە بێگومان ڕێژەیەکی زۆری لایەنگرە و زۆربەی بینەرانیش تەمەنیان لە 13 بۆ 17 ساڵانەیە. مەلیک دووکارت بەڕێوەبەری بابەتە هاوبەشەکانی یوتیوب و گوگل دەڵێت خەڵکانی گەنجی تەمەن 35 ساڵ کەمتر ئێستا زۆر ئینتەرنێت بەکاردەهێنن، بە تایبەتیش ماڵپەڕی یوتیوب بۆ بینینی بابەتی هەمە ڕەنگ. ئەو خەڵکانە زۆر جار یوتیوب وەک یەکەم دەرگا بۆ خۆیان بەکاردێنن، هەرچەندە تەماشای تەلەڤیزیۆنیش دەکەن. هەڵبەتە بینەران هەمیشە شتێکی نوێ لەسەر یوتیوب دەدۆزنەوە. لە هەر دەقیقەیەکدا بەشی 72 کاتژمێر بابەت لەسەر یوتیوب دادەنرێت. ئێستا یوتیوب هەوڵ دەدات بابەتی پرۆفشناڵتر بۆ جیلی ئینتەرنێت دابین بکات. ئەم ستودیۆش لە لۆس ئەنجلس 3700 مەتری چوارگۆشەیە، یەکێکە لە چوارەمین گەورەترین ستودیۆی بەرهەمهێنانە. بێجگە لە ڤیدیۆگەیم های سکوڵ بابەتی دیکەش لێرە بەرهەمهێنراون. پێم وایە لە ماوەی 5 ساڵی داهاتوودا زۆر لە کارەکانی یوتیوب لەگەڵ هالیوود زیاتر تێکەڵ دەبن. ستودیۆکانی دروستکردنی فیلم و تەلەڤیزیۆنیش خۆیان یوتیوب بۆ پێشخستنی کارەکانیان بەکاردەهێنن. بەرهەمەکان هەروە دێ و زیاتر تێکەڵاو دەبن. مەلیک دووکارتی دەڵێت ئینتەرنێت دەرفەت دەدات بە ستودیۆکانی هالیوود و ئەکتەرە نوێیەکان بینەریان لە سەرانسەری جیهاندا هەبێت. هێرو زەنگەنە دەنگی ئەمریکا. بینەران لەڤی دەمێ ساڵێ لێرە لە واشنگتن فستیڤاڵا پشکڤینە دارایە. بە مەلیۆنان خەڵک تێن واشنگتن ji بۆ گەڕیان و چالاکیان یا ji هەمویان بەرچاوتر بەرێخوادانە پشکڤینە وان دارایە ئەوێن لە ساڵا 1912 فەرمانداری تۆکیۆ ji واشنگتن ڕەکرینە دیاری وەکە نیشانە دۆستانیە. دیمەنên hûn dibînin yên festîvala parin. Ev sal mixabin ne bi vê ciwaniyê ye. Çunku diyara zivistana ev sal nevête ji Washington ber biketin. Hêşta ew dar ne pişkevîne, buhar nehatiye û dîmenê hûn dibînin yên ev salan e. Bîneran ez vê ji wera dibêjim çunku hûn ji dengê min dizanin hêşta ez sermagirtî me. Bernama heftiya bêtin dê hefteyvîneka dirêj be digel stranbêj û hunermendê Kurd Selam Zaxoyî. Wî hinek stran jî şmara gotine. Heta wî demî û hemû deman stafê li hevgandina Kurdan hîviya silametî û leşsaxiyê ji wera dike. Hûn dikarin vê bernamê temaşe bikin li ser malperên Dengê Amerîka yan Dengî Amerîka û li ser Facebookê navnîşanê Me Kurd Connection. Ev ca bibin hevalên me yên Facebookê û vê carî jî bixatirawe.